بمەبەستی ناسینەوەی تەرمی براکانیان ژمارەیە کە سوکاری شەهید و ئەنفال لە سلێمانی نمونەی خوێنیان لێوەردەگیرێت. لیژنەیەک لە بەغداوە هاتووە و ناوی 27 ڕووفاتیان لایە کە لە ئەبوو غرێب دۆزراونەتەوە. ئەوانی پشکنینیان بۆ دەکرێت برای بێسەر و شوێنەکانن کە لە ساڵی 1985 لەلایەن ڕژێمی بەعسی ڕووخاوە ئەنفال کراون. ژمارەیان 69 کەس بووە کە لە زیندانی فوزەیلە بەند کرابوون و ئێستا ڕووفاتی 27یان دۆزراوەتەوە. لێرە خیمە بەراجعاتمان نەکەی بۆ ئەمن و ئەچوون عەلەی زەمانەوە تەرم نییە تەرم ئەوی نابێ هینکەن تەعزیەدانێن لە ماڵی خزمشتا لە ماڵی دۆستوشتا مەسەلا خەڵک هاتە خۆشی لێکردی وەڵڵاهی تێمە هاتوین کە وایە پاسی دیێنیەنمان بۆ بکەن زین چیمان پێیاڵێن. کە سوکاریان فالکراوان گلەی زۆریان هەیە لە دەسەڵاتدارانی هەرێم و دەڵێن نەکیچیان بۆ نەکراوە تەنانەت لە گەڕان و دۆزینەوەی کە سوکاریشان بێباک بوون. ئەو وەختە ئێمە زۆر بەدوادچوونمان کرد هەر لە شتی شخصیەوە هەتا دام و دەستگای حکوومەتەوانە تەنانەت ئەخیر خەبەر کە لە ئێمە بەدوادچوونمان کرد وتیان گوایە بەربوون. بەڵام ماوەیە دوای ئەوە لە ئەمنی سلێمانیەوە بانگیان کردین وتیان ئەوە شادۆ پەکانەکانتانە ئەمان ڕەمی کراون بۆ شتان نییە کە تازی ئامادە بڵێن. بڕوان ناکەم حکوومەتی هەرێم توانی بێتی بەقەدە سەر دەرزیە هیچ بۆ خەڵک بکات چیە کات بۆ ئەمە ئیشێ حکوومەتی عێراقیە حکوومەتی کوردیە ئەوە تا حکوومەتی عێراقی هاتووە لیژنەی هێناوە ئەوان چیان بۆ ئێمە کردو. من گاڵتم لێ حکوومەتی کوردی توانی بێتی هیچ بۆ نەبۆ شەهید و بۆ بۆی. لیژنەکە جگە لە ناونووسین و پرسیارکردن نمونەی خوێنیش وەردەگرن. یەکێک لە سەرپەرشتیارانی تیمەکە دەڵێت هەموو ئەم کارانە بە هەوڵی خۆمان کراوە. من خۆم 22 ساڵە لە بەخایەم من ئەوە یعنی احترامم هەیە بۆ حکوومەتەکانمان کەسی شیاو بۆ شوێنی شیاو نانێرێت ئەوەی کەسی شیاو بۆ شوێنی شیاو نانێرێ ئەوەی یەت هەمووی بۆ گرفان پڕکردنە لەگەڵ ڕێزم بۆ هەموویانە من کە ئەو شتەی پێوتم 3 مانگی ڕێکە من و ئەو کوڕا ماڵ بە ماڵ کردومانە دەرگا بە دەرگا لەگەڵ تەلەڤیزۆنەکانە هەموو ڕۆژە لەبەر خاتری موچە ئەرێ موچش ئەگەر ئەو شەیدانە نەبووە تو ئێستا خاوەنی موچە نابووی ئەگەر ئەو شەیدانە نەبووە ئێستا تۆ لە شاکی لە وڵاتێکی ئاوەدانە نەئەژێت وایە یاوانە من کە بە ئەو ئیشە هەستاوم بە ئیشێکی شخصی هەستاوم لەسەر ئەکی خۆمان هەستاین بەم ئیشە. برینەکانی سەردەمی بەعز بەردەوام لەسەر دڵی کە سوکاری شەیدان نوێ دەبنەوە بەڵام ئەوەی زامی دڵیانی سەختتر کردووە بێباکی و ئاوڕنەدانەوەی حکوومەتە لە کە سوکاری شەیدان بەتایبەت کار نەکردن بۆ دۆزینەوە و ناسینەوە و هێنانەوەی ڕووفاتی ئازیزانیان. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.